لەم تەوەرەی بەرنامەکەیە باس لە ئاژەڵ و باڵندە کێویەکان و مەترسیەکانی سەر ئاژەڵ و باڵندە کێویەکانەکەین کە ئەکرێت بڵین چالاکیەکانی مرۆڤ کە بێسنووری لە چالاکیەکانی مرۆڤ مەترسێکی گەورەیە بۆ سەر ژیان و مانەوەی ئاژەڵ و باڵندە کێویەکان و لە هەمان کاتدا گۆڕانی کەشوهەوا مەترسێکی دیکەیە بۆ ئاژەڵ و باڵندە کێویەکان کە بەداخەوە لە هەرێمی کوردستانیشە ئەم مەترسیە بوونی هەیە. گفتوگوی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا کۆرژ ئارارات پسپۆر لە بواری باڵندە و ئاژەڵی کێویە. مامۆستا سلااوت لەبێ ئەم کاتەوە باش بەخێر بێت. سلااو لێوەش مامۆستا من دوو هۆکارم باس کرد بێسنووری لە چالاکی مرۆڤ و گۆڕانی کەشوهەوا. بێسنووری لە چالاکی مرۆڤ ئاکرێت بڵین هۆکارێکی سەرەکیە؟ بەڵێ بێگومان مرۆڤ هۆکارێکی سەرەکیە بۆ لە ناوچوون و تێکدانی و ژینگەی تەنانەت کاریگەریشی هەبوو لەسەر خودی خۆی مرۆڤ دەبەتی لە دوای شۆڕشی پیشەسازیەوە بەڕێز باسی گۆڕانی کەشوهەوا کە گۆڕانی کەشوهەوایشێکە لە دیارەکانی کە پەیوەستە بە چالاکیەکانی مرۆڤ بە تایبەتی لە دوای شۆڕشی پیشەسازیەوە سێرەکەی زیابوونی ئەو گازانەیە بێتە هۆی گەرمبوونی زەوی تر گازی دووەمەکسیدی کاربۆنە گازی میسەی نۆمانەیە وای کردووە کاریگەریەکی نەرێنی زۆری هەبێت لەسەر باڵندە و ئاژەڵە کێویەکان مرۆڤ بەداخۆ ینی زۆربەی زۆری وازانێت کە دەرکەوتنی ئەو کاریگەری نەرێنانە تەنها لەسەر باڵندەکانە هیچ کاریگەریەکی نابێت بۆ خودی مرۆڤ. بەڵام سێرەکەی گۆڕانی کەشوهەوا تێکچوونی چۆڵی جۆری یان بڵێن کواڵەتی ئەو هەوای لە جیهانە هەیەوای کردووە کە کاریگەریەکی نەرێنی زۆری هەبێت لەسەر باڵندە و سروشت و تەنانەت بە پێی توێژینەوە تازەکانیش دەرکەوتووە گۆڕانکاری لە کواڵەتی هەوایە بە تایبەتی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەریان کردووە لە 20 ساڵی پێشووە لەو شوێنانەی ئێستا بەداخۆ کە ئێستاش ئاگر لە ویلایەتی کالیفۆرنیا کەوتۆتەوە سێرەکەن بە پێی دوور و نزیکی بەهۆی دووکەڵێک کە لە ئاگرکەوتنەوە کەوتۆتەوە سەری کردووە کاریگەری هەبوو لە سەر کەمبوونەوەی تەمەنی مرۆڤەکان و بێگومانیش باڵندەکانیشێکە لەو جۆرە زیندەوەرانی کە زۆرترین توێژینەوەی کراوە لەسەر ئاسی جیهانی وەکو ئیندیکەیتەرێک وەکو چۆڵی دلیلێک بەکارهێنرێ بۆ گۆڕانکاریانی کە لە سروشتا هەیە سێرەکەی لە جیهانە وەکو پێشووتریش باسمان کردو لە بەرنامەکانی لە ڕێگەی بەڕێستانەوە نزیکی 10,000 جۆر باڵندەوان هەیە ئەو 10,000 نزیکی زیاد لە 1200 جۆری یەک لەسەر هەشتی یان بڵێن لە 112 مەترسی لە ناوچوونی لەسرە سێرەکەی لە کوردستانە نزیکەی زیاد لە 370 جۆرمان دیاری کردوم باڵندانە زیاد لە 10 جۆری مەترسی لە ناوچوونی لەسرە بەداخۆلانێ هەنێ خەڵک پێی سیر بێ هەنێ جۆری باڵندەمان هەبووە کە پێوێترە چێرگ یان مێشەسی سێرەکی لە کوردستانە کەم بۆتەوە ئەمەش بۆی چیەوە بەهۆی چالاکیەکانی خودی مرۆڤە تر لە ڕێگەی کوشتتوکاڵێکی بێشمارەوە هەنێک ناوچی پێدەشتی شارە زوور و بتوێن و دەشتی ئەولێریەوانەمان هەبووە بەڵام بەهۆی ئەوەی کە ئەمە پێشووتر دەشتێکی زۆر باش بووە بۆ بەتایبەتی لە بەرزی زستانە هەنێک جۆری باڵندە بەکارهێنا بەڵام بەهۆی کوشتتوکاڵێکی بە شێوەیەکی زانستی نەکراوە بەدەر لەوەی کە سێرەکەی بەکارهێنانی مادەی قڕکەر هۆکارێکی سەرەکیە بۆ تێکدانی سروشت و لە ناوچوونی کۆمەڵێکی زۆری باڵندە و ئاژەڵێکی تەنانەت هەچەنە پێویستی بە توێژینەوەی زیاتر یەکێک لە هۆکارەکان لە جیهانە بە پێ توێژینانەی کراوە کە بێتە هۆی بڵاوبوونەوەی شێرپەنجەی بەتایبەتی شێرپەنجەی مێشک علاقی بە بەکارهێنانی مادی قڕکەرەوە هەیە. باشە ئەمە ماترسی لەسەر باڵندەکانی ئێمەش وا دیارە دروستی کردو ئەم گۆڕانی کەشوهەوا وەکو گیانلەبەرەکانی تر وەکو ئاژەڵەکان لە ئێستا هیچ مەترسیەک لەسەر ئاژەڵەکان یان گیانلەبەرەکانی تر هەیە لە هەرێمی کوردستان و بەگشتی لە کوردستان؟ بەڵێ بێگومان ئێمە توێژینەوەمان کردووە لەسەر بەپێی ئەوەی ئێمە لە زانکۆی شەکەن خۆشبەختانە زانکۆ بەرەو پێشچوونێکی زۆری بینیوە لە هەموو زانکۆکانی کوردستان ئێستا گرنگیان بە توێژینەوە لەسەر کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا لەسەر ڕۆک و زیندەوەران ئێمە لەسەر کۆمەڵێک جۆر کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوامان کردو بنەوە لەسەر پڵنگی زاگرۆس کە لە ناوچەکانی شاخەکانی کوردستانە هەیە یان پێوترێ پڵنگی فارسی سێرەکەی کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا دەرەکەی و بە پێ و پێشبینیانەیە کە بە پێ و توێژینانەیەمە کردومانە ئەبێتە هۆی ئەوەی کە بچنە و ناوچانەی کە فێنکترن و ئاوی تیا دەستە بەرەبێ یەکێک لەو کاریگەری نەرێنانەی کە گۆڕانی کەشوهەوا و چالاکیەکانی مرۆڤە بریتێلەوەی کە وشکە ساڵیان نەک لەسەر بۆ نمونە شیر دەرەکان لەسەر میێرەکان کاریگەریە لەسەر باڵندەکان ئەمەوەی کردو بە پێ و توێژینانەیەمە کردومانە گۆڕانکاری بێت لە شێوازی چۆڵی زۆری و بڵاوبوونەوەی باڵندە و ئاژەڵەکێویەکان ئیتر بۆ نمونە ئێمە توێژینەوەمان کردو لەسەرەوە کاریگەری لەسەر بەراز بزنی شێوی ئەمانە سێرەکەی
کاریگەریە بێ بەدەلەوە سەرەکەی لە ناوچە پێدەشتەکانە بۆ نمونە ئاسکی هەیە ئاسکی گەرمیان بەداخەوە بەدەلەوەی یەکێک لەوانەی کە چالێکیەکانی مرۆڤ ڕاوکردنە گۆڕانی کەشوهەیە هەرچەنە هەنێک خەڵکانی دڵسۆزی ناوچەی گەرمیان هەن چالاکانی بواری ژینگە بوون خەڵکانی ئەو دێهاتانە خەڵکانێکی دڵسۆزن کە هەڵساون بە دابینکردنی ئاو لەم وەرزی وشکە ساڵی و یان کەم ئاویە لەگەڵەوەشە پارێزگاری لەکەن کە ئاسکانە کرد لەسەر ئاسی گیانیش مەترسی لە ناوچوونی لەسرە بەدەلەوە کۆمەڵە ناوچەمان هەیە خەڵکی دڵسۆزی بۆ نمونە ناوچەکانی قەرەداغ و کۆمەڵە ناوچەی تری کوردستان هەڵسان بە پاراستنی ئەو ناوچانە کە بۆتە هۆی داڵدەدانی کۆمەڵێک باڵندە و ئاژەڵی دەگمەنی بۆ نمونە پڵنگ هەیە لەو ناوچانە کۆمەڵێک زیاد لە 5 بۆ 6 جۆری باڵندەی کێوی هەیە کە لەسەر ئاسی گیانی مەترسی لە ناوچوونی لەسەر لەو ناوچانە هەن بەڵام ناوچانە وەکو خەڵکی ناوچەکەش بۆ لەگەڵ حکوومەتی هەرێم و لەگەڵ زانکۆکانەمانەیە بە شێوەیەکی سیستماتی بیکەنە ناوچەیەکی پارێزرا و چکە ناوچەی پارێزرا و گرنگە بۆ کوردستان لە داهاتوە پارێزرامان هەیە ناوچەی پارێزە بە شێوەیەکی زانستی نییە ینی بەڵام بۆ نمونە ناوچەی بارزانە هەیە ناوچەی هەڵگورسەکرانە هەیە ناوچەی قەرەداغی هەیە ئەمانەیەمە بە شێوەیەکی زانستیانە و بە شێوەیەکی سیستماتیک بە هەمانگی لەگەڵ هەموو زانکۆکانی سلێمانی وەزارەتی خوێندنی باڵا و لەگەڵەوەشە دەستی پاراستن و چاکردنی ژینگە و سەرۆکایەتی حکوومەتی هەرێم وەمانە ئەنجومەنی وەزیرانە میکانیزمێک دابنێن بۆ بەرەنگاربوونی گۆڕانی کەشوهەوا و ئەستراتیژیەکمان نووسیوەتەوە لەگەڵەوەش لەگەڵ زانکۆکانە چونکە ئەمانە پێویستی بە تێگەیشتن هەیە بۆ نمونە نەکرد لەسەر ئاسی کوردستان لەسەر ئاسی گیانیش مانگی پێشوو لە ئەمریکا توێژینەوەکرا هەنێک جۆری بۆ نمونە کوونەپەپوو پێویستی بۆیە ژمارەیان کەم بکرێتەوە بۆ ئەوەی چونکە ئەم بوونی ئەم جۆرە کوونەپەپوانە ژمارەیان زیای کردووای کە جۆرە کوونەپەپووی ژینگەیە کە ژمارە ئەمان زیای کرد لە کوردستانیش ئێمە کۆمەڵە حاڵەتی وەمان هەیە ناهاسەنگیەک دروست بۆ لە بینی چی زیای کردووە لە هەرێمی کوردستانەکە ئەو ناوهاوسەنگی دروست کردووە ئەوە لە ئێستا باز ناکە چکە لەوانەیە خەڵک ببێتە هۆی بە شێوەیەکی ئێمەمانە بە شێوەیەکی زانستیانە بێ هەماهەنگی بێ لەگەڵ حکوومەتی هەرێم پۆلیسی دارستان دەستی پاراستن و چاکردنی ژینگە ڕاوکردن بە شێوەیەکی هەڕەمەکی نەبێت چکە ئێستا لەم بەرنامەی بەڕێسان و کۆمەڵش لەوانەیە هەنێ خەڵک وەکو بەهانەیەک بەکاری بێنێ بۆ ڕاوکردنی بەڵام ئێمە وەکوتم ئەو توێژینەوانە لەگەڵ لایانی بەرپرسە لە ڕێگەی سیمینار و وەرشۆپ و شێوازێکی زانستیانەوە و ڕاهێنانەوە لە پلانمانە هەیە لە داهاتووە بەڵام ئەم پرۆسە لەوانێت چەند کاتی بێ بۆی ناوچەیەکی دیاریکرا و دابنین بە پێی سیستم و بە پێی ئەو توێژینەوانەیە مەکردومانە ڕاوکردن بە شێوەیەکی سیستماتیکی بکرێت لە هەموو وڵاتێکە ڕاوکردن هەیە بەڵام بۆ کۆ ڕاوکردنە هەڕەمەکێنێکە لە کوردستانە هەیە چونکە ڕاستە یاسامان هەیە بەڵام یاسانەش بە پێی ناوچەکان ئەبێ بگۆڕێ بە پێی وەرزەکان ئەبێت چۆنەڵی خۆگونجانی لەگەڵا بێ ئەو کەسانشی کە ڕاوچین و ڕێگان پێرە بێ بە شێوەیەکی زانستیانە بێ لەبەرەوە یعنیە بێ بزانین چۆن مامەڵاکەین هەنێک جۆری باڵندە و ئاژەڵی کێوی هەیە لە هەنێ ناوچەیە بە پێ توێژینانەیە مەکردومانە زیای کردووە پێویستی بۆ هەیە مامۆستا کۆرش تۆزە یاساکانیش تۆنتر بکرێنەوە ینی چەندین یاسادر کراوە سەبارەت بە ئاژەڵە کێویەکان باڵندەکان بەڵام لەناو بازاڕەکانە لە تەواوی پارێزگاکانە ئەمە هەر ئەبینرێت بێگومان مەسەلەی ڕاوکردن و بازرگانی بە باڵندە و ئاژەڵی شێوی گەورەترین کێشە لە کوردستان و لە عێراقا ڕاستە لە سلێمانی بۆ نمونە بازرگانی جاران لە ژێپردەکە بە باڵندە ئاژەڵی کێوەکرا ئەستا کەم بۆ تۆ بەڵام ئەسا بەداخەوانەی کە و ئیشاکەن ڕێگەیەکی تریان دۆزیێتەوە و ئێمە بۆمان دەرکەوتووە کە هەنێک جۆری باڵندە و ئاژەڵی دەگمەن هەیە لە شاخەکانی کوردستانە بەداخەوە بۆ پارەیەکی کەمەیبەن بۆ نمونە لە بازارەکانی بازارێک هەیە لە بەقاپێتە سوق الغەزل یان ئەو بازارە بۆتە هۆی ساحکردنەوەی کۆمەڵێکی زۆری باڵندە و ئاژەڵی دەگمەنی ناوچە شاخەکانی کوردستان بەداخەوە بە قاچە خەبرێتەوێت لەبەرەوە ئێمە هەماهەنگین لەگەڵ وەزارەتی ژینگە و دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ڕێکەوتنامەیەکی جیهانی پێوترێ سایتس ئەو سایتسە و چی لە ڕێگەی هێنانی ئەو باڵندە و ئاژەڵە کێویانەوە لە ڕێگەی فڕۆکەخانەکانی کوردستان و عێراقەوە یان لە ڕێگەی دەواازە سنووریەکانەوە ئەهێنرێتە کوردستان بەدەرەوە لە نێوان شارەکان ئەمە کێشەیەکی گەورەیە و بەدەرەوە ئەمە پەیوەندی بە ئاسایشی نەتەوەیەوە هەیە لەوانێ زۆر کەس پێی سێر بێ هەموو جارێکیش لە بەرنامەکانی پێشوە باسمان کردو کۆرۆنا بە پێ توێژینانەی کراوە یعنی یان بۆ نمونە تاخم بەربوون بەهۆی مامەڵەی نادروستی مرۆڤەوە لە شێوازی بەرکەوتن لەگەڵ باڵندە و ئاژەڵی کێویە ئەو جەهانێجار لە ڕێی شەمشەمەکیۆرەوە یان لە ڕێگەی هەنێ ئاژەڵی ترەوە ئەو نەخۆشیانە تەنانەت دەگوازرێتەوە بۆ مرۆڤەکان لەبەرەوە تێکچوونی ناهاوسەنگی یان بڵێن هاوسەنگی ژینگەی لە بینی ئەو باڵندە و ئاژەڵێکیانە یان هێنانی کۆمەڵێک
ئاژەڵ و باڵندەی کیوی کە نامۆن بۆم ناوچەیە پێچێت بۆ منە ڤایرۆس یان بەکتریایەکی پێوە بێت دەبێتە هۆی دروستبوونی کێشە و لەگەڵەوەش یەکێک لەو باڵندانەی کە ئەبێ کۆنتترۆل کرێ لە سلێمانی لە کوردستانە مەسلەی بوونی مینا ئێمە لە 2006 ڕوپیی ناوچەکانی کوردستانوانەکە گرفتی چییە باڵندەی مینا ئێستا زۆر ئەیبینین بۆ گرفتێکی هەیە مینا لە پێش 2002 ئێمە بە پێوە ڕوپیانەیەمانکردنە لە پارکی ئازادیە بوو نە لە هەواری شار هەبوو نە لە هەولێر لە بەتایبەتی لە پارکی سامی عەبدوڕەحمان و کۆمەڵێک پارکی تر هەبوو نەمانە بینی بەڵام ئێستا بۆی بازرگانیکردن کە زیاتر ئەمە لە هندستانەوە هێنراوە سەرەکەی لێرە خۆیانە گونجێنن باڵندەیەکە کە نامویە بێرە ئەچێتە هۆی ئەبێتە هۆی ئەوەی کە ببێتە هۆی جێگرتنەوەی کۆمەڵێک باڵندەی سروشتی کە لەم ناوچە بۆ نمونە چۆلەکەیە کۆترە کۆمەڵێک باڵندەی تر هەیە ئەمان لەبەرەوەی توانێت کەم بۆتەوە پەیوەندی بۆ هەیە بەشێکی زۆری پەیوەندی بۆ هەرچەنە پێویستی بە توێژنەوەی زیاتر هەیە بەڵام مینا لە زۆربەی زۆری گەڕەکەەکانی سلێمانی زیای کردووە کاما بێ کۆنتترۆل کرد بێگومان باش نیە چکە سروشتی لە بنچینە ئەم باڵندێ هی ئێرە نییە ینی ئەمە پێوتە ئینڤیسیڤ سپیشز یان ئێلین سپیشز کە باڵندەیەکی نامۆیە بەعربی پێوتە غازی یان داگیرکەرە ئەمە بێتە هۆی ئەوەی کە کێشە بۆ باڵندا سروشتیانەکانی بۆ نمونە کوردستان دروستکە لەبەرەوە ئەوە دیارترین نمونەیە کۆمەڵێک کێشی ترمان هەیە بەداخۆسەیەکی لە کوردستانە کۆمەڵێک ئاژەڵە هێنرێت بۆ نمونە شێر و پڵنگ هی کەی ئەم ناوچێنی خەڵک بەخێویەکە شێر و پڵنگ و یان گورگۆمانە دەستەمەوە کردن بەڵام ماڵی ناکەن چکەوە هەزاران ساڵی پێچۆ ئەو باڵندانی تر مریشکەوانە تا ماڵی بوون کێشە دروستەکە بەدەر لەوەی کە لە نشینگە یان بڵێن ژینگە سروشتەکەی خۆی دەرەهێنرێت ئەمە بێتە هۆی تێکچوونی یەکێک لەو باڵندانی کە لە بەرنامەکانی پێشوشە باسمان کردو باڵندانی کە وای کردو لە سروشتەکەم بێتەوە بە پێی هەڵسەنگانی ڕێکخراوێکی نێودەوڵەتی هەیە کە ڕێکخراوی نێودەوڵەتی بۆ پاراستنی سروشت یان IUCN ئەمە خۆمان ئەندامیم باڵندەی کاسکۆ یان بڵێن تووتی ڕەساسیەکە بەهۆی کە تەڵەبێکی زۆری لەسەر داواکاریەکی زۆری لەسەر بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست عێراق و کوردستان سێرەگەی ئەو باڵندەی لە وڵاتێکی کۆنگۆ ژمارەیان کەم بۆ تۆ ئاسەکەی بۆتەوە ئەوەی کە مەترسی لە ناوچوونی زیاتر لەسەر بێت لەبەرەوە یعنی خەڵک ئەبێ هەست بە پرسیارەتی کە شێر هی ئەوە نییە تۆ لە باخە ڕای بگری چکە نامۆیە بێتە هۆی بەهەدەردانی سەرۆت و سامانێکی زۆر تێکشونی و هاوسەنگێژینگەی هەرچەنە هەنێ جۆری شێر هەبوو لاانێ خەڵک پێی سێر بە تا 1940 لە عێراقا هەبوو شێری ئاسیایی پێوتر لە کوردستانیش هەبوو تەنها ئەو جۆرە شێرە سەر لە ناوچەی گوجارات لە هندستان ماوە ینی لە ئێران هەبوو لە کوردستان هەبووە ئێمەش نەما بۆی ڕاوکردن و بازرگانی و کاتە بە پێستەی ئەو شێرانەوە ینی ڕاویش کراوە و بەهۆی زیابوونی ژماری دانیشتوانە بەرکەوتنی مرۆڤ لەگەڵ سروشتی ئەو شێرانەوە کەمبوونەوەی نێچیرەکانیان کەمبوونەوەی نێچیرەکانیش کێشی تری دروست کرد ئێستا بۆ نمونە هەنێک جۆری باڵندە و ئاژەڵی کێوی ترمان هەیە بۆ نمونە بڵنگمان هەیە هەنێک جار بەرکەوتنە بێ لە بینی ئەو ناوچانی کە مەڕۆماڵاتیان هەیە وای کردووە بەهۆی کەمبوونەوەی نێچیرەکانیانەوە ڕاوکردنی نایاسایی و نازانستیەوەی کردو کە ژماری نێچی ئەو پڵنگانەکەم بێتەوە بکات کە پڵنگەکان پەنابەرنەس بەرچی مەڕۆماڵاتی خەڵک بخۆن بەرەوە دروستکردنی ناوچەی پارێزرا و هۆکارێکە بۆی کە پارێزگاری لەو پڵنگانە بکرێت و لەگەڵەوەشە تێگەیشتنی خەڵک هەبێ بۆی کەمترین بەرکەوتن هەبێت لە بینی پڵنگ و ئەو ئاژەڵانی کە بەخێویەکان مەڕۆماڵاتانی بەخێوەکەن لەگەڵەوەشە ورچ لە کوردستانە هەنێک جار بەرکەوتنی دروست بۆ لە بینی مرۆڤ و بەداخەوە ئەو خەڵکانی کە بەتایبەتی لە وەرزی گژوگیا لە بەهارا چون گژوگیا کۆکەنەوە ئەوە بە هەند وەرناگرن هەنێک جار ئەو ورچانە لەوێ بەچکەیان هەیە بەداخۆ لە بەهاری ئەمساڵە دوو حاڵەتی وا بوو لە ڕۆژهەڵات و لە هەنێک لە چیاکانی کوردستانە باشڵێتت ئێمە پێویستمان بە ناوچەی پارێزراوی زانستیە هەتا کوێستا زانستی نیە لای ئێمە زانستی چ تایبەتمەندی هەیە ئایا هەرتەنیا ناوچەی پارێزرا و ڕێگە چارە یان پێویستمان بە هەنگاوی تریشەیە بۆ پاراستنیان بەڵێ بگومان کاڵم زانستی شەرنی هەر لە ڕێگەی زانکۆکانەوە هەماهەنگی لە بینی زانکۆکان و خەڵکانی پسپۆرمان هەیە لە پۆلیسی دارستان لە دەستەی پاراستنی و چاکردنی ژینگە ئێمە زۆربەی زۆری و دۆزینەوەی کە هەمان بووە لە ڕێگەی خەڵکی ناوچەکە و بە خەڵکی زۆر شارەزایتیا بوو کاڵم زانستی یان تێگەیشتنیان هەبێ خەڵکی و ناوچانە تێگەیشتنیان زۆر باشە خەڵکی دیهاتەکانی خۆمان
خەڵکی ڕۆشنبیری تیا خەڵکی تێگەشتی تیا تێگەشتنیان لە بڵاوبوون و شێوازی مامەڵە و کردن لەگەڵ و ئاژەڵەکیانەیە زۆر باشە لەبەرەوە بێ هەماهەنگی هەبێ بۆ نمونە بۆی کەمترین کۆنفلیکت و بەرکەوتن هەبێ لە بینی ئاژەڵ و باڵندە کێویەکان و ئەو خەڵکانی لەو ناوچە هەیە و بەدەر لەوەش ئێمەوەی ئیشی لەسەرەکەین لێسا مەسەلەی گەشتی ژینگەییە خەڵکێ هەزاران دۆلار سەرفەکە ئەچێ بۆ نمونە وڵاتانی ئەفریقا بۆی پڵنێک ببینێش یان بورچێک ببینێ ئەمە خۆمانە سروشتە جوانەمان هەیە و ئەمانەیە خەڵکیش بە شێوەیەک بێ شێوازیمانەوە لەو شاخانە بە شێوەیەکی سروشتی بێ کەمترین کاریگەری نەک لە ناو قەفەزابێ پڵەن لە ناو قەفەزابێ یا ورج لە ناو قەفەزابێ بێگومان ئەوە بەداخۆ بەلای منەوە وەکو وایە بچی بۆ مواجهە یان سەردانیکردنی سجن بەڵکو ئێمە لە قەفەزا بچینە سروشتەکەی ئەوە باشترین ڕێگەیە گاهیم بێ هەنێ جاریش لە ڕێگەی بەکارهێنانی دووربین و کامێرەوەمانەوە دەرفەتی بینینی ئەو باڵند و ئاژەڵە شێوانەوە چ پڵنگ بێ یان ورچ بێ هەرچ ئاژەڵێکی شێوی بێ دەرفەت هەیە و سروشتێکی جوانمان هەیە لە کوردستانە بەداخەوە ئەگەر بە شێوەیەکی گونجاو مامەڵی نەکەین لە داهاتووە ئەو سروشتە جوانە وەکو خۆی نامێنێتەوە کۆمەڵی ناوچەمان هەیە ینی خەڵگە بێ کەچێتەوە ناوچانە زۆربەی زۆری پاشماوە بەجێ نەهێڵێت کەمترین کاریگەری نەرێنی هەبێ و بزانێت کامە جارێکی ترە چێ سەردانیەکە و ئەو ئاژەڵانەی کە هەیە گەر بێت و ڕاو بکرێت بە پێ توێژنانێمە کردومانە ڕاوکردنی باڵندەی شێوی بەهۆی ئەوەی کە لە ڕێگەی بەکارهێنانی کۆمەڵێک بۆ نمونە تاپڕ و ئەمانەوە بەکارهێنرێ وای کردو کاریگەریەکی نەرێنی هەبێت لە زۆر لەسەر زۆرێکی ئەو باڵندە کێوە دەگمەنانەی کە لە کوردستان هەیە بەدەلۆی کۆمەڵێک ئاژەڵی کێویش هەیە لە کوردستانە لە زۆربەی زۆری ناوچەکانە بۆی ڕاوکردنی نایاساییەوە کەم بۆتەوە بەڵام لەگەڵەوەشە پۆلیسی دارستانەوە هەنێ خەڵکی ناوچەکە ڕۆڵی کاریگەریانە بەڵام کوردستان فراوانە پێڕاناگەن ئەگەر خەڵک یارمەتیانە لەبەرەوە بێ خەڵک هەست بە بەرپرسیارەتی زیاتر بکە پێویستە خەڵک چۆڵێن لە ڕووی پەروەردەوە بێ لە ڕێگەی دەستگاکانی میدیاوە بێت ڕاگەیاندنەوەمانەوە بێ خەڵک بزانێ و سروشتە جوانی لە کوردستانە هەمانە ئەبێ پارێزگاری لێ بکرێ و ئاگایەکی ئۆتۆمان هەبێ هێنانی هەنێک باڵندە و ئاژەڵی کێوی کاریگەری نەرێنیە بێگەر بە شێوەیەکی دروست نەبێت باش دەستە خۆش بێت مامۆستا سوپاس بۆ تۆ سوپاس بۆ ئەمەدەبوونت ئەکرێت بە کورتیش پێمان بڵێیت ئەو ئاگری ئەم بەیانەی گۆیژە زەرەری بە چ زیانی بۆ چ ئاژەڵ و باڵندەیەکی کێوی هەبوو بووت کەم ئاژەڵ و باڵندەی کێوی لە شاخی گۆیژە ئەژین بەڵە بەداخەوە ئاگرکەوت بە کورتی پێمان بڵێ کاتمان نەماوە بەداخۆ ئاگرکەوتنەوە کێشەیەکی گەورەیە لە کوردستانە کۆمەڵێکی سەڵی دەگمانمان هەیە کۆمەڵێک جۆری باڵندەمان هەیە کە لەم وەرزە بۆ نمونە کەومان هەیە کۆمەڵێک باڵندەی تەمان هەیە بەڵام ئەمە هەماهەنگین لەگەڵ زانکۆ هەنێک لانی پەیوەندیدار هەوڵێن لە ڕێگەی بەکارهێنانی هەنێک دابشکردنی هەنێک جیازەوە کاریگەری یان بڵێن کاریگەری و کۆنتترۆلکردنی ئەو ئاگرانە ئاسانتر بکەین هەنێک جیاز توانیان زۆرە لەگەڵەوە شار خەڵک و شار بێتەوە بزانێت لەکوێ ئاگرەکاتەوە و بزانێت یعنی ئەو شاخانە ڕووتەڵ نین ئەو شاخ بۆ نمونە گۆیژۆمانە شاخێکی زۆر گرنگم بۆ کوردستان و کۆمەڵێک باڵند و ئاژەڵی دەگمەن هەن کە لەو ناوچەیە هەن و بە پێ توێژینانەیە ئەمە کردومانە کۆمەڵی هاوڵمان هەن کە لەسەر ڕۆکەکانی کوردستان ئیشەکەن کۆمەڵێک ڕۆکەیە دۆزراوەتە تەنها لەو شاخەی ئەزمەڕ و گۆژەیە لەی شوێنێکی تری دنیانی دەست خۆش بێت سپاس بۆ تۆ سپاس بۆ